هەر سەبارەت بە گرنگی سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە بانگهێشتی فەرمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئەمریکای و دیداری لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە لە ناویاندا بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ئەم کاردانەوانی ئەمە چییە و هەروەها کاردانەوەی لە میدیاکاندا چییە بۆچی لەم کاتەدا مەسرور بارزانی بانگهێشتی ئەمریکا کراوە لەسەر ئەم بابەتە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان پرس و قسەی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز ڕاوێژکار کاظم جەحێشی شرۆڤەکاری سیاسی و سەربازی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە بەڕێز کازم زۆر بەخێر بێن گەلێک سوپاس کە ئەمجارش لەگەڵمانن لە ژووری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەن خوێندنەوەتان بۆ سەردانە فەرمیەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە بانگهێشتی فەرمی ئەمریکا لە ئەمریکایە دیداریشی لەگەڵ گەورە بەرپرسانی ئەمریکا لەم کاتەدا بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکدا عێراق وردە وردە هەم لە سیستەمی فیدراڵی هەم لە دیموکراسیەتیش دۆر دەکەوێتەوە. نعم بدءا تحية لجناب لەسەرەتادا زۆر سوپاس بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24 و ئێوەی بەڕێزیش ڕاستیەکەی سەردانەکەی بەڕێز سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دیدی مندا وەکو چاودێرێک بۆ بارودۆخەکان وەکو پسپۆڕێکیش قسە بکەم پێم وایە دەلالەتی زۆری هەیە و پەیامێکی تێدایە. دەلالەتەکانی ئەوەن کە بەڕێز سەرۆک وەزیران کوردستان هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە لە پەیامەکانیشدا سێ پەیامی سەرەکی هەن من وەکو پسپۆڕێک حەزی دەکەم باسییان بکەم سێ پەیامی سەرەکی هەیە. پەیامی یەکەم بۆ حکوومەتی فیدراڵی عێراقە بەوەی کە دەڵێت هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵی دامپێدانراوە و هەروەها هاوپەیمانێکی گرنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەڵگەی ئەوەی بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن گوتی ئاسایشی هەرێمی کوردستان ئاسایشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمە پەیامی یەکەمە. پەیامی دووەمی ئەوە بووە بۆ دەوروبەری هەرێم بووە بۆ وڵاتانی دراوسەی عێراق بووە بەوەی کە دەڵێت ئەم هەرێمە هەرێمی کوردستان لەم جوگرافیایی کە تێیدایە لە نێو عێراقدا هاوپەیمانێکی استراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پاراستنی هەرێمی کوردستان لەو ناوچەیە لە ڕێگەی دەقی قسەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا ئەم پەیامە گەیەنراوە. پەیامی سێەم بۆ وڵاتانی جیهان و هەموو هاوپەیمانانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و پەیامەکە بریتی بۆ لەوەی دەڵێت ئایا دەڵێ هاوپەیمانوە پشت بە هەرێمی کوردستان بەستن چونکە هەرێمی کوردستان هاوپەیمانی ئێمە و متمانەی پێ بکەن زۆرەکەمە لە دیپلۆماسی. بەڕێز کازمیانی کەواتە پرسیارەکە ئەمەیە بۆچی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە گرنگە بۆچی تەنها هەرێمی کوردستان بۆچی گرنگە بەلایەوە؟ ڕاستیەکەی سەردانێک 2 ساڵ پێش ئێستا هەبوو و ئەم سەردانە 2 ساڵە سەردانی سوودانی مەبەستە کە 2 ساڵە دوا دەخرێت فەرماندەی هێزە سەردارەکانی عێراق. ئەم سەردانە ماوەی 2 ساڵە گەلی عێراقی و سیاسیەکان چاوەڕێی ئەم سەردانن تەنانەت لەگەڵ ڕێزم سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شاه سوودانی خۆشی چاوەڕێی ئەم سەردانەیە بۆ ئەمریکا. ئالێرەدا پێم وایە کە ئەم قۆناغە بە دیاری کراوی لەم کات و ساتەدا بەوەی کە ئێمە بینیومانە لەو گرژە سیاسیانە و لەو کەشەی کە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵیدا هەبووە و لە نێوان خودی سیاسەکانی فیدراڵیش و ئەو ماوەی کە تێپەڕی و هێرشەکانی سەر هەولێر و ڕووداوەکانی کوشتن و ئەو هێرشانەی کە ئەمریکا ئەنجامیدان بۆ سەر عێراق و جێبەجێنەکردنی زۆر شت بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە لە ڕێکەوتنی سیاسی لە نێوان حکوومەتی فیدراڵی حکوومەتی هەرێم کراوە. پێم وایە ئەم ساتە ئەم بۆ ئەوە بووە کە ئەو پەیامانە بگەێنێت کە من ئاماژەم پێکەلامان کە پێم وایە هەرێمی کوردستان بەردی بناغە دادەنێت یاخود بەردی بناغە بۆ هەرێمی کوردستان دادەندرێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆ داهاتوویەکی فیدراڵی بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بکات بە هەرێمێکی فیدراڵی دامپێدانراو لەسەر ئاستی نێودەوڵەتی نەک تەنیا لەسەر کاغەز بەڵکو نەکەم زۆر باشە. بەڕێز کازم بلینکن دەڵێ هەرێمێکی
کوردستانی بەهێزمان لە عێراقێکی دیموکراتدا دەوێت. ئەمە چ واتایەکی بۆ عێراقەیە؟ پێت وایە عێراق بەرەو دیکتاتۆریەت هەنگاو دەنێت؟ بابەتی دیکتاتۆریەت من پێم وانە هۆکار سێم، چونکە عێراق دوای کۆتایی هاتنی ڕژێمی تاکە کەسی ئێستا ڕژێمی پارتەکان هەیە. بۆ ئەوەی بە واقعیانە قسە بکەین، من پێم وایە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لەم کاتەی ئێستادا و دوای لێدوانەکەی بەڕێز وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن دانەوێت هەرێمی کوردستان بەهێز بکەن، ئەمە جگەلەوەی کە بیپارێزن، جگەلەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەمریکا خۆی بیپارێزێت بەڵام بەهێزیشی بکەن. ئەمە لەلایەنی تێچوون و قسەکانی بلینکنەوە ئەم خوێندنەوەی بادی دەکەین و بەڕێز بلینکن ئاماژێ بەوەش کردووە کە پێویستە هەرێمی کوردستان لە ڕووی سەربازیشەوە بەهێز بێت. ئەمە پێویستە وریای ئەم خاڵە بین شاندی هەرێمی کوردستان کە بینیمان کارێکی زۆر باش بوو، وەزیری پێشمەرگەش بەشدار بوو. من وەکو پسپۆرێک ئەمە بە خاڵێکی زۆر گرنگ دەزانم، مادام ئەوان لەوێن من زار چەندە زانیاریم نییە، من پێم وایە بەڵام ڕێککەوتنێکی هاوبەشی سەربازی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان واژوو دەکرێت. زۆر باشە. بەڕێز کازم، سەرۆک بارزانی لە دیدارێکیدا لەگەڵ ڕادیۆ مۆنتیکارلۆ زۆر ڕاشکاوانە دەڵێ بڕیارەکانی دادگای فێدراڵی بڕیاری نادات پەروەرانن، زۆر لە یاسای دادگا دوور کەوتۆتەوە، عێراقیش لە فیدرالیەت دوور دەکەوێتەوە. ئەمە چ واتایەکیە؟ بابەتی دادگای فیدرالی و هەروەها ئەو بڕیارانی کە دەری کردووە، من وەکو دیدگای کەسی خۆم زۆر بە سادەی ئەوەی دەڵێن بڕیارەکەی دادگای فیدرالی لە دوای بڕیاریدا ئەم بڕیارەی لەسەر بنەمای لێدان لە هەرێمی کوردستان و پرۆسی سیاسی ڕەنگە بەو شێوازە دەری نەکرد بێت لە ڕووی یاساییەوە ئەگەر باسی بکەیت، چونکە هاوبەشێکی کوردی هەیە. من هەمیشە بە ڕاشکاوی قسەم کردووە هاوبەشی کوردی پەیمانی کوردی ئەلایەنێک هەستاوە کە سکاڵای تۆمار کردەوە، سکاڵا کارەکە کوردی بووە، ئەو لایەنە سیفەتێکی کوردی ئاعتیباری هەڵگرتووە و سکاڵای لەسەر ئەم بابەتە تۆمار کردووە و سکاڵاکە لەسەر ئەو بنەمایە بووە. ئالێرەدا کاتێک ئەم سکاڵایە تۆمار کراوە، ئەو لایەنە کە سکاڵەکەی تۆمار کردووە ویستویەتی کە بڕیارەکە بەم شێوەیە بێت، چونکە بابەتی بە نیشتیمانی کردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان من پێی دڵگران بووم، چونکە ئەم بابەتە چۆن دەبێت موچەکان بە نیشتیمانی بکرن. بەڵام لە هەمان کاتدا حکوومەتی فیدرالی هەرزوو خوشتەیەکی دەرکرد، وتی ئێمە وەزیری کوردمان هەیە کە بەو شێوازە موچەوەر دەگرن و ئەمەش ڕێگەی پرۆژەیەک. بەڵام بەڕێز کازم، عێراق 7 ساڵە خەریکی ئەوەیە کارت بۆ مۆزەفەکانی دەربێنێ بۆ وەرگرتنی موچەکانیان. چۆن 1,250,000 موچەخۆر دەتوانێت لە یەک مانگە، چونکە یەک مانگی داناوە، ئەوە چۆن دەکرێمە لە کاتێکدا زۆربەی بانکە عێراقیەکان لە هەرێمی کوردستانیش نین. ئەمە بیانون نییە بۆ ئەوەی موچە نەنێنێت. من ڕاستەکەی پێم وایە میکانیزمی دابشکردنی موچەکان شارەزایەکی ئۆتۆم لەبارەیەوە نییە بەڕاستی بۆ ئەوەی بە ڕوونی و لۆژیکەوە قسە بکەم بۆ لە وەڵامی پرسیارەکەت دەسەوارد بە بابەتی موچەکان. بەڵام ئەوەی من دەزانم بە دیاری کراوی هەموو شتێک دەکرێت بە ڕێکەوتن چارەسەر بکرێت، نابێت هەموو بابەتێک بۆ دادگای فیدرالی بگەڕێنەوە، بەڵکو پێویستە خۆمان گفتوگۆ بکەین و کێشەکان چارەسەر بکەین. هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، کوردستان هاوپەیمانی استراتیژی حکوومەتی فیدرالی عێراقا، کوردستان یارمەتی عێراقی داوەوە، ڕۆڵی هەبووە لەوەی کە حکوومەتی ئێستا عێراق پێ بگێت. ئەگەر هەرێمی کوردستان نەبووە حکوومەت نەدابوو بەم شێوازە. بۆی ئەوە دەزانم. بەڕێز کازم، هەر دەگەڕێمەوە سەر سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و گوتەکانی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا. دەڵێت هەرێمی کوردستان بەشێکە لە استراتیژی گشتگیری ئەمریکا بەرامبەر بە عێراق. ئەمە چ واتایەکی؟ بلینکن دەڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە استراتیژی گشتگیری ئەمریکا بەرامبەر بە عێراق. قسەکانی بەڕێز بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بەر لە هەموو شتێک پێگەی جوگرافی لە دوای ئەمەش هەرێمی کوردستان وەکو ئاماژەم پێکەی هاوپەیمانێکی استراتیژی زۆر گرنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، هاوپەیمانێکی زۆر گرنگە
هەرێمی کوردستان لە ساڵی 1991ەوە تاکو ئێستا هەرێمێک بووە کە هەموو ئەو ئاماژە و یاخود هەموو ئەو نمرانەی وەرگرت و تۆ چۆن نەمرە بە قوتابیەکی پێشکەوتوو دەدەی بە هەمان شێوە هەرێمی کوردستان 100% بەدەستێنەوە وەکو هەرێمێکی فیدرالی ئاشتی خواز، هەرێمێکی ئارام، هەرێمێکی سەقامگیر، هەرێمێک کە ناوێت کێشە لەگەڵ وڵاتانی دراوسێ دروست بکات، ڕێز لە وڵاتانی دراوسێ دەگرێت، چاکە بە چاکە وەڵام دەداتەوە لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی. پێم وایە لە ساڵی 1991 تا ساڵی 2003 وەکو چاودێر پێویستە ئاماژە بۆ بکەم هەموو وڵاتانی دنیا و هەرجمەنی ئاسایی زۆر بە وریایی سەیری هەرێمی کوردستانیان دەکرد و دەیان پرسی ئاخۆ سەرکەوتوو دەبن ئایا ئەزمموی یاخود دروستکردنی فیدرالیت و زیابوونەوە لە حکوومەتی فیدرالی عێراق دەتوانن سەرکەوتوو بن و سەرکردایەتەکانیان دەتوانن ئەم ناوچەیە بەباشی بەڕێ بن، بەڵام هەرێمی کوردستان زۆر بەباشی توانیان ئەم شتە بسەلمێن و سەرکەوتوو بن. قسەکەی بلینکن زۆر گرنگە، ئەمە زۆر گرنگە. سەلامەتی هەرێمی کوردستان، ئەمنی هەرێمی کوردستان لە ئەمن و سەلامەتی ئەمریکایە. ئەمە شتێکە کە زۆر بە ئاسانی ناگوترێت، تەنیا بە وڵاتانی زۆر بەرز و مەزن ئەگوترێت کە بە ڕێککەوتن زۆر باشە. زۆر ڕاوێژکار کازم جەحێشی شرۆڤەکاری سیاسی و سەربازی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ